وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. میدوارم ئەو کەسانەی کە ئەم دیبەیتەی ئێمە ئەوێنن بیگەێنە دەسە لاهورە شێخ جەنگی، با حەدەئەقەل نەزانیگ لەم دنیا نەچی، با حەدەئەقەل بزانێ چی لێ قۆمیاگە، بزانە ئاغایە لاهورە شێخ جەنگی لە دنیای ئەمڕۆ کێشە ئەمەسە کە ئێمە نازانین کێشە چییە. مثالێک بدەم، تۆیە کە لە پڕێکە بەهۆی نەسەبێکی خوێنیوە لەگەڵ جەلال تاڵەبانیە دەست گەیی بە مەقام و بە پۆست و توانیت لە قەبارەی مردمێکا کە بچووک کریا بوو لە ناوە فەسادێکا کە عمومیەتی پەیا کردبوو بیتە سەرۆ، نە ڕەهبەرە سیاسیت نە پرۆسەسە ڕەهبەریەتە سیاسیت بە خۆتۆ دیگە. ئەگەر ئەم خاڵەیان قبوڵکەی و لەگەڵ نەفسە خۆتا درۆ نەکەی ئەتوانی بەگشت کەسێ درۆ بکەی، بەڵام سیاسەتمەدارە سەیاسە زیرەکێک بە نەفسە خۆی درۆ ناکە. بزانە تۆ لە دنیای پێچیدەی ئەمڕۆە و چ لە دنیای سادەی سەردەمانە خۆیە بۆ هەر کارێک مەشیای شاگردیت بکردایە. تۆ لە دنیای ئەمڕۆە کە هەموو شتێک بە شەهادە ئەشوبهێنن و کردگیانە بە میریتی یعن شایستە سالاری، حتا لەم کۆمەلگای غەربە ئەگەر تۆ تەخەڕۆجت کردبێ لە کولیەیەکە بەڕاحەتی کارە پێنادەن مەگەر ئەوەی کە تەجروبەت بوێت، ئەکسپیرینست بوێت و خۆت ئەمە باشە زانی. ئاغای لاهورە شێخ جەنگی ئێوە چەندێ تەجروبەیە، مبارزە، سیاست و کەسیفیە بازیە سیاستێک کە لە ژێرە نظامە سوڵتەی جەهانیە هەست ئەیزانن و بەدەستان هاوردەکە. تۆ چەندێک بەم داڵانە پیچیدانەی سیاسەتا تێپەڕیگی تا لە تۆ ڕەجولێکی سیاسی دروست کرد بێ. ئاغای لاهورە شێخ جەنگی تۆ گڵۆڵەت کەوت کەسە لێژی و خراو کەوت کەسە لێژی و من پارەکە نەسیحەتە تۆم کرد چون تۆ وتت لە مەرگ گەڕیاگمۆ من خۆم 4 دەفعە تەجروبەیە مەرگم کردەگە و ئەمە لە ئاو دەرهاتکن کە ئەیوێنی، بۆیە بە هەند گرتم و نەسیحەتم کرد، 1 ساعت و 57 دقیقە نەسیحەتم کرد، هەروە کە نەسیحەتە کەسانێکی تریشم کردبوو. هشدارم پێتدا تا شەرم لێتدا تا حاڵیت بوێت، بەڵام ئێمەمانان فکرەکەین هەتایە دەر لەسەر هەمان پاژنە ئەسوڕێتەوە و ئەم دنیا وەکو قەیمیەکان ئەیانوت وەسە چۆپی و هەر دەحفەواوە دەسە یەکێکەوە، یا بە قەوڵێک سێوێک کە فڕی ئەدەیتە ئاسمانگ 1000 چەرخە خواوە خواتە زەوی. ئای لاهورە شێخ جەنگی پەیمانە حەیدەری دەمێکە ئەیژێت لەم سەرزەمینە ڕەجولە سیاسی مەوجود نەبووگە نییە و ئەوانەی چۆ ئەیانوێنی کۆمەڵێک ئایکیو لە خوارە بچووکن وا دوژمن بۆ بچووککردنەوەی کورد کردگنی بە ڕەهبەرە کورد و تۆ بازی لە ناوە قەبارە بچووکەکانە سیاسیە ئەکەی، تۆ لە ناو قەبارە بچووکەکانە سیاسیە بڕت خوارگە هاتکیتە سەرەوە. لە سەرەتا وتم ئەم دیبەیتە بگەێنە دەست بۆ خاتری ئەوەی لاهورە شێخ جەنگی من و یارانە ئاخێزە کوردەوارە سربەخۆ هەڵوێستمان هەست بەرامبەر بە هەد ئیتفاقێکە لە ناو سەرزەمینە ئێمە ئەکەوێت و ڕەبتی
بە ژیانە ئەمڕۆیی و داهاتووی ئاحادە ئەم مردمە هەست. ئێمە مێگەل نیین کە بێتەفاوت بووین. ئێمە ئەو شتەی کە پێئێژن بە ئینگلیسی ماس، ئەو شتەی وا تەرجمە کریاگەسۆ بە یەدیشە فارسی پێئێژن توودە، و بەو زوانەی کە تەرجمە کریاگەسۆ پێئێژن مێگەل، ئێمە مێگەل نین. تا بزانین کێ ئەڕوات و کێ تێت ئێمە ڕەسمەکان بگۆڕین فقط. بەڵکو ئێمە ئینسانە ئازادە سەروەرین، و لە ناوە بچووکترین ئەتفاقێکا کە لە ناو جامعەی ئێمە ئەکەوێت هەڵوێستمان هەست. با بزانی ئێمە لە تۆ باشتر ئەزانین ئەو شتەی کە پێی ئێژن مەردم وجودە فیزیکی نییە، یا خەڵک وجودە فیزیکی نییە. مەردم منم و یاران ئێمە، وا خۆمان بە سەروەر و بە ئازاد ئەزانین، و مردم بوون بە بێدەسەڵاتی و بە قەبارە بچووکی و بە هاڕیاگی و بە فەرمانبەری و بە تەسلیم بووگی نازانین. ئێستەیش لە پێگەی مردم و لە پێگەی سەروەرانە خەریکم خەتابت ئەدەم و خەریکم نەسیحەتت ئەکەم تا تۆ بە تەنها دۆڕاوە ئەم ماجەرانە بیت. بزان من ئەزانم لە جیهانێک و خوڵقیاگە بەها نەماگە، ئەخلاق نەماگە، ئارمان نەماگە، مەبدەء نەماگە، ئیمان نەماگە، خوا نەماگە. ئینسانەکان زەمانێک ژیانیان لە ئەدیانە ئیبراهیمی بە گەورەترین خەیر ئەزانی و مەرگیان بە قێزەونترین شەڕ. بەڵام ئینسانگە لە دنیای ئەمڕۆژ ئەوەندەیان قێزەونی چاو پێکەوت کە تۆقاندنم مەرگ لەبەر چاویان سووک بوو. بەڵام حیچێکیش زیاتر لە زێنگمانیان نەدۆزی گەسۆ دەسی پیا بکەن، فقط ئێشێ زێنگ بمێنێن. بڕۆن بەڕێوە هەناسە بکێشن، بخوێن، جووت بن، تەواو. زێنگمان نەک ژیان کردن، زێنگمان وەکو چۆن ماڭا و مەڕ و ماڵات و ئەوانە حەیوانات زێنگن ئاوا. و دەرنەتیجە هیچ ئینتمایەکیان نەماگە بۆ هیچ شتێک، ژیانە خۆیان بخەنە خەتەر، بەڵام ئامادەن لە کوڵە سووچێکە فیشەکێ بنێن بە تای مەغزە خۆیان و وەختێک تەواو مردم وەکو خۆیان ئەوێنن، بێ بڕوا، بێ باوەڕ، بێ ئینتما، بێ ئیدەئال، بێ گەورە، بێ جێگە پێ، خۆیان تەواوکەن و فیشەکێ بنێن بە تەپڵە سەرە خۆیان. و ئێستا دیاردەی خۆکوژی لە ناوە ئێمە بێدا دەکا، و ئەمە نەتیجەی ئەو جەهانە سەوا خوڵقیاگە. لاورە شێخ جەنگی من نەمگەرەکە تۆ بە تەنهایی بدۆڕی، و نەمگەرەکە ژیانە ئەم مردمە لە بێتەفاوتیا کە تێ ئەپەڕێت و ماتەڵە ئەوانەی دەورە بەرە، ئەوانەی وا سەرۆکیان بۆت ئەکرد و ماستاویان بۆت ئەکرد شەو و ڕۆژ، ئیمڕۆ وەکو بەفرەکەی کەلیخان توان و ڕەفیق حیزبیەکانە کەسیان نەما، و بیرت تێرمەوە جەلەسەکەی سەدام حسەین وا ڕەفیق حیزبیەکانی بان کرد و زیاتر لە 1000 نەفەری کێشا دەر و بە پشت دیوارەکە ڕەمی کردن. تۆم تاریختە نەدیگە وەلێ بە فیلم مەوجودە بیوێنیت. کەس نییە بەدەور تۆ، ڕەفیق و هەڤاڵە یەکێتی یەکی زاد ناکا خۆی با لە تۆ. ئەزانی بۆ ماتەڵە، هەڵوێستیش ناگرێ ماتەڵە، بزانێ کێ ئەیوا تۆ لەبەرەوەی نەدۆڕێت. مردمەکەی شواسە، گشتی زیقی کردگە و نازانێت چی بکات و نازانێ بڕوا بۆ لای کێ ماساوەکە بکە وا مۆقیەتەکەی بمێنی.
ئەم مەردمە وێسیاگن بزانن کێ ئەکەوێ ئەگەر کەوت بڕۆن چوار پێلەقەی پیا بکێشن و بە دەوری ئەوە وا سەرکەوتگە هەڵخەنەوە و ماستاوی بۆ بکەن و خۆ نزیک کەنۆلی ئیستە بازیەکە وا لە دەست تۆوە کۆمەڵێک مێگەلتان دروست کردگە ترسیاک هاڕیاک خۆپەرست جیفەپەرست فقط زێنک و ئێوە ویستان وابێت تا وا بوایە ئێوە سەرۆک بوون تا وا بوایەنا ئێوە ئەتانتوانی فەخریان بەسەرۆ بکەن و ئەوان بوون و پیاوە ئێوە و بچووکە ئێوە و نۆکەرە ئێوە و ماستاوکەرە ئێوە بەڵام ئەم جەماعەتە ڕەسمگۆڕە هێزە هیچ کەسێک نیەن هێزە هیچ کەسێک نیەن تەنانەت هێزە خۆیشیان نیەن پس ئیستە شەڕەکە وا لەکوێ شەڕەکە وا لە ناوە ئەوانەی کە شەڕ ئەکەن بۆ دەسەڵات تۆ بۆ دەسەڵاتی ئەەکەی ئێمە بۆ دەسەڵات و ئازادی خۆمانی ئەەکەین و نەمانگەرەکە کەس بە سەرمان و سەروەروێ لەگرا ئەوەی ئەتوانێ بازیەکە بواتۆ کە لە ناو زامەکان و ڕەنجەکانە خۆیان هاتوێتە دەرەوە ئایلاهورە شێخ جەنگی هەر بۆیە من ئەم دیبەیتێ و ئیمشەوم اختصاص داگە تایبەتم کردگە بە نەسیحەتکردنت تۆ نەسیحەتکردنت تۆ نەسیحەتکردنە فرە کەسێکە من 5 ساڵە ئەم اتفاقی وا لە ناوچەکە خەریکە ئەکەوێت وشدارم داگە ئەمەی لە تۆ قۆمیە لە فرە کەسێک لەو کۆرپۆرێشنە ئێرانیشە ئەقۆمێت جیل دووەم و جیل سەوەمە دەسەڵات کەوتگنە گیانی یەکتری بەچکەی عەلی خامنەی ژنەکانیان کەنیشکەکانیان کوڕەکانیان کەوتگنە گیانی یەکتری هیچ کامیشیان ناڕواتە دواوە پێتوانە بێ من پێم وایە کە لەو کۆرپۆرێشنە ئێرانیە مردمیش ماگە نامردم نەماگە بۆیە من بە تەنهایی و لەگەڵ یارانە لەگەڵ هاوڕەنجانە لە بەرامبەر عەلی خامنەی و دام و دەستگای سپای پاسدارانی وێسیاگین ئێمە شەڕ ئەکەین تەوتەئەکانە ئەوان پوچەڵەکەینەوە ئەوان گەرەکیانە بێژن خەڵکە ئێران مبارزەی کردگە ئینقلاب تێتە ڕێوە ئێمە ئیژین درۆ ئەکەن کارە خۆتانە و ئەم خەڵکیشە بێژگە لە فەساد هیچێکی تری نەکردگە هیچێکی تری نەکردگە کە عەلی خامنەی بخا یا دائیمەن مەسە یا دائیمەن مەوادی مخدری مەسرف کردگە یا ئاعتیادی بە مەوادی مخدر هەست یا ئاعتیادی بە سێکس هەست یا ئاعتیادی بە پوڵ هەست یا ئاعتیادی بە نۆکەری هەست پس ئێمە بازیەکە لە سەتحە گەورە ئەیکەین لەو سەتحەوە ئیشێ بازی بکەی سەتحە تەزادەکانە ناوە ئێوە واوەکو حەفی دەمتان کردگەسەوە بۆ یەکتر پس تۆ ڕەجولە سیاسی نەوگی و خۆت مەخەڵەتێنە ئینسان لە دڵت بوحران و تێتە دەرها نەسیحەتە ئەوواڵ ئینسانێ وا دای لە کەفە زەوی ئینسانێ وا دای بە زەمینە سارد دای لە بنە هەمانەکە کەویستی هەڵسێتەوە هەر کارێ بکە سەرکەوتگە ئەمە نەسیحەتە دووە تۆ ئیستا هەڵشکیاگی تۆ ئیستا دۆڕیاگی هەرچی شتە لە دەسەداگە هەر ئەزنەکێ لە خۆت بەی سەرکەوتە نەبووت بابزانی بەڵام ئێشی قبوڵی کەی لە یەکەم مەرحەلە دۆڕیاگی
ئەمانەی واوانە دەوروبەرە هیچیان هێزت جددی نییە، هیچیان ئینسانە جددی نییە، هیچیان لە دەوروبەری توا کە دانیشتگن لە دڵە سەیاسی و گەورەی نەهاتگنە سەدەرەوە، لە دڵم منفعەت هاتگنە سەدەرەوە، بەڕووی نەتۆ منفعەت ئەوانیش لە بەی نەچێ. ئینسانێکە لەسەر منفعەت ویسیاگە بەهای سەنگین نادات. ئاغای لاهوورە شێخ جەنگی مەگەر ئەوەی کە دەستیان بۆیتە شەڕێک، مەگەر ئەوەی کە دەستیان بۆیتە شەڕێک، هەگەلی شێژێت دانیشتن و لە خۆشیابوون مردم فاسە دەکا، شەڕ مردم ئەلکێنێ بە یەکتریوە، شەڕ ژیان ویستن دروست ئەکا، شەڕ یەکگرتووی دروست ئەکا. ئەمە نوکتەی سێوەم ئاغای لاهوورە شێخ جەنگی. ئای لاهوورە شێخ جەنگی، تۆ ئەگەر دەسەڵاتە بوایە 8 تەمووز دەسەڵاتە ڕادەست ناکرد. دیسانەوە تکراری ئەەکەم و لە دیبەیتەکەی دوێ شەوی شاپێتم وت یەکێتیە نیشتمانی ئیدە نییە، ئیدەیە ئینقلابی نییە، پەروەردەی ئینقلابی ناکە. یەکێتی نیشتمانی نەهادێکی بروکراتیکە ئێستا وە قەبلنیش هەروە بوو، مۆرێکە وا لە گیرفانی ئەوەی سەرۆکێسی، هەر کەسێ ئەو مۆرە وا لە گیرفانیە ساحیبی یەکێتیە و تۆ ساحیبی نییەیتر، وە مۆرەکە نێ لە گیرفانەتەوە. ئەوانەی شێوانە یەکێتیە حقوق خۆرە یەکێتین کە ژیانە ڕۆژانەیان پێی ئەڕواتە ڕێوە، نۆکەرە ئەو کەسەنە وا مۆرەکەی واوە دەسۆ. تۆ بە بازی یەکێتی ناتوانی بیوەیتەوە. تۆ بە بازی یەکێتیەی دۆڕێنی. مەیەڵە ڕسواتکەن، من شتە فرەم دیگە. من ماجەرای چریکای فەدایی و مجادین خەڵقە بەر لە زیندانە شام دیگە. من متالعاتە عەمیقم لەسەر نەمایشە ئینقلابە 57 کردگە. من متالعاتە عەمیقم لەسەر تەوازن هێزەکان و تەزاد و لێدانیان لەلایەن ئایەتوڵڵا خۆمەینی کردگە. لەسەر حەزفکردنە مۆرەگە لە سیاسی، تۆ لە سادق و قوتبزادە هیچ وەک گەورەتر نەوگی دەسەڵاتێکی شاری و ئوستانی دەسەڵاتێکی هیچە بابزانی. تۆ لە ئایەتوڵڵا ڕەفسەنجانی گەورەتر نییەی، وا لە مەزبەحەکە خنکاندیان و وتیان جەڵتە لێیدا، تۆ لەو گەورەتر نییە. بزان لاهوورە شێخ جەنگی، وەختێ تۆ خۆتە بەرهەم نەهاورد، تۆ بە ڕەنج شان خۆت شتێکە بەدەست نەهاورد، تۆ بە ئیدە و بە ڕەوایەتێک قارەمانێتی نەخولقاند تا هەر نەفەرێک کە بەدەستی تێری و هەر پێگەیە کە بەدەستی تێری ئەوەنە بتەو بێت فەڵک نەتوانێت لە ژێری پێت دەری بێرێ، یاڵەتە متحدەی ئەمریکا نەتوانێت لە ژێری پێت دەری بێرێ. ئەبی بە شتێکی ساختە، شتێ وا بە زەد و بەندت دروسەکری، شتێ وا بە پوڵ و تەمین و مەنافع و پوڵ بە ئەمدان و پوڵ بە ئەودان و چوزانم شتە قێزەون لە ئەم گرتن و شتە قێزەون لە ئەو گرتن، بارم تەگرتنە مەردەم اتفاقەکەوێ.
ئەم فەزا کە تۆی واتیا ئەوانەی کە بە تۆ هێزیان داگە بەڕاحەتی ئەون بە نۆکەری یەکێکی تر بەڕاحەتی ئەمانەی کە پێم وتی تەحلیلە ئەوەڵیەی تۆس ئێشێ دەوروبەرە خاس تەحلیلکەی تابەر لەوێ دێر بووگە تابەر لەوەی وەکو کەڕووبی و وەکو موسەوی وەکو ئایەتوڵا شەریعەت مەداری و وەکو ئایەتوڵا منتەزری حەبسە خانەگیت بکەن لە ماڵە حەبسەکەن بابزانی پاڤڵ نە ئەو عەدەدەسە بەرنامەی وا بگێڕێت نە تۆ ئەو مۆرەیتە وا بتوانی مقاومەت بکەی ئەگەر هۆشت نێریتە سەرجێی خۆت لاورە شێخ جەنگی تۆ فەوتیاگی براکانیشە فەوتیاگن ئەوانەیشێ بەهۆی تۆوە نانیان دەستکەوتگە فەوتیاگن بابزانیت و تۆ ئەکرێت بە نمونەی پاکتاوەکردنە فەساد لە ناو یەکێتیە تۆ ئەوانەی دەورەبەرە براکان وە کەسەکانە تۆ هەر لە ئیستەوە تۆمەتە 16 ئۆکتۆبرە وا لە پشتە براکەت ئاراس وەختی افتخاری ئەکرد بە قاسم سولەیمانی فرەیەک لەم مردمە بە زاهر کورد بازە ژێرە میدیای پارتی ئەیان کۆران دۆ وای وە گشتتان دەوڵەتە ئێرانی و یاڵاتە متحدەی ئەمریکا و یەهود دروستانی کردگە وەلێ گشتی کریا بەناو تۆ ئیستە قاچاقچێتی ژەهر خواردکردن و دەرمان خواردکردنە جەلالە تاڵەبانی و هێرۆ ئیبراهیم ئەحمەد و پاڤڵ تاڵەبانی کەوتکەسە ئەستۆی تۆ بەڵگەی زۆرە لە فڵەک فرە کەسێک و لە فەساد و لە گەڵەگەنیگیان هەس فکر دەکرد بەم نوقتە زەعفگرتنانە لە ناو جامعەیەکا وا پیاوەتی کۆچی کردگە تۆ فکرەکەی نەمایشە سەکس و جنسە فڵان مەسئوڵ بڵاوکەیتۆ ئەم مردمە پێی بەرەخوا پێی بەرناخوا تۆ پێت وایە لەم سەرزەمینە کاورای ئیمانداریش ماگە ئەم شتە بەلای عەیب بێت واقعەن پێت وایە ماگە ئەو بەڵگە ناخوات چون ئێوە بە هیممەت و مەچەکە مردم نەهاتکنە سەرکار ئێوە ئەرباب داتیانی ناگە لەوێ وەلی تۆ ئەتوانی بازیەکە بشێوێنیت تۆ ئەتوانی بشێوێنیت مادام ئەم منجەڵە بۆ تۆ ناکوڵێ با سەرە سەگی تیا بکوڵێ چون تۆ نابود ئەوی ئەتخەسێنن فرامۆش ئەوی کەس ناتبینێت لەوانەی سەرۆکیان ئەکرد بە دەور تۆ و گەورە گەورەمیان ئەکرد بە دەور تۆ هیچ کەس ناوێنیت ئەمانە مشتێک جیفەیی سەخیفن مشتێک جیفەیی سەخیف وا بە کەڵکە خۆیشیان ناین ئەمە جامعەیەکەوە ئێوە دروستان کردگە و تۆ لەگەڵ فرە کەسێکا ڕوبەڕوویت ئاغایە لاهورە شێخ جەنگی تۆ نەک لەگەڵ نێرەکانە بەرامبەرتە لەگەڵ مێنگەکانیشیانە تەرەفی لەگەڵ ژنەکانیشیانە تەرەفی و تۆ پلانە خاست بۆ گێڕیاگە و ناتوانی سەرکەوی گۆزەڵە مشکێ یاخوا نەشکێ ناکرێ ئای لاهورە شێخ جەنگی ڕەهبەرە سیاسی بە کەسێک ئێژن کە بتوانی لە ناو قەیرانە بڕیارێک باوا کەس ناتوانی بیدا ڕەهبەرە سیاسی ئەوەسە وا بڕیارێک ئەداوە مەسئولیەتەکە یەگرێتە ئەستۆ 30 خورداد 60 مەسعودە ڕەجەوی بڕیاری دا شەڕە موسەلەحانە بکاتەکە ئایەتوڵڵا خۆمەینیە ئەو بڕیارەی مەشەیە 22 بەهمەنی 57 بایە مەسعودە ڕەجەوی مەشەیە 22 بەهمەنی 57 بەخۆی بوو تایە ئەمە ئینقلاب نییە و ئینقلاب نەکریاگە
ئەمە ئینتفازە نییە، ئەمە درۆست، ئەمە نەمایشە. ئێمە گشتمان لە زیندانە بووین. ئەم خومینیانە هاورگە تەباتە منە سەرمان. مەشیە 22 بەهمەنی 57 لە کاتێکا کە خومینی تەشکیلاتی نظامی نەبوو، گوەلێ مەسعود ڕەجەوی بووی. من وایە مام کوشت، من وایە ما خومینیم ئەکوشت. لاورە شێخ جەنگی 4 مانگی تر وە خۆت و براکانت و دەست بۆیتە ئەسڵەحە وەکو ئاوی خواردنت کوژن. ئیستە 50-60 نەفەرەوها بەدەسەوە. مردمەکە متزەلزلە، نازانێت و تەواو کاول بووگی. بۆیە ئەم مردمە تەوازون ئەخاتە پشتە ئەوەی کە وە ئەزانێتە سەرەکەفێ. گەرچە ئیستە خەریکە دێرەوێت، وەلێ ئیستە شانسە 50-50 هەزبی وەیتۆ. نەیشی وەیتۆ نایەڵی ئەوان سەرکەون. ئەم کێشەوا لە لای تۆ هەز لە لای مەسرور و نێچیری شەهەز بابزانی ها. بڕۆ ژنەکەی ئاشتی هەورامیان هانداگە قسەکا چراخان. هەرچی دزی و فزی و گەندەڵی و ڕفاندنە خسکی سێپای نەچیروان بارزانی. وەزع خانەوادەی بارزانی لە تۆ شەڕترە ها، شەڕوا لە ناوە ژنەکانە. ژنەکەی مەسرور تەکە ژنەکەی نێچیرە، کوڕەکەی مەسرور تەکە کوڕەکەی نێچیرە، کەنیشکەکانیان تەکە یەکتریە. ئەم فەسادستانەی وا دروستان کردگە لەسەر پوڵ و فقط پوڵ وێسیاگە. ئەوەنە شعورتان نەبوو کە ئەگەر ئەوەنە فاسد و پوولەکی بوون، حد ئەقل 4 دانە ئینسانە مەبدەئیتان بە دەور خۆتانە بهێشتایەتۆ. بزان عەلیە خامنەئی ئەلا ڕەقمە تەواوە فەسادێک کە هەسی لیباسی ڕۆحانیەتی شیعە فڕەنادا، ڕیشەکەی کورت ناکاتۆ. هەنووز کە هەنووزە نیرویە حیزبوڵڵاییە سپێونە شیعەی واوە دەورۆ. بە هەر سوورەت لە زاهرە تەزاهر ئەکەن بە ئیمانداری و بە موسڵمان بوون و بە شیعە بوون. تۆ چیت کرد؟ ئێوە چیتان کردە؟ ئێوە باشترین حرەکەتە سیاسیتانە مۆگەسە ئێران وا لە پشتمانە، تورکیە وا لە پشتمانە. دوێکە دارودەستگای بیدیایی تۆ چووگن فیلمێکیان دروست کردگە لاهور بۆ سکوتی، بۆ بێدەنگی شکان، لەبەر ئەوەی لە ئێران پشتگەرمی دەکەن. تۆ گەرەکتە بەم مردمە فاسدەی حەلیم بەم قسانە بووەی تۆ. وا ئەگەر قات و ڕیبات وە بەر نەکەیت و خۆ فش نەکەیت و لە پشت دووربینەکە تا ئستیدیۆ دروست نەکەی وە پیاگە نازانن لە تاو فاسدیە. ئەشێ حتمەن ئەربابێکە بوێ، ئاغایەکە بوێ، نۆکەری ئەوی. ئەمریکا، ئیسرائیل، تورکیە، ئێران، تو قەت ناتوانی فکرکەیت و خۆ دەتوانی پیاگوی. دەی تۆ ملەتێکی واتە دروست کردگە، ئەم ملەتە ئەتوانی پیاگوێ، ئەتوانێ بیریش لە خۆی بکاتۆ. تۆ ئەحیانەن چاوەڕوانی پیاواتی ئەن لێ ئەەکەی کە لە تەنگانە پشتە تۆ بگرێ. تۆ ئشتباکەی نایگرێ. ئەمانە جەماعەتە داڵە کەرخوەرن، ماتەڵن بزانن کێ ڕاوەکە ئەدا بە عەرزە، تێر ئەخوا ئەمانیش بڕۆن پێشەکەی بلێسنۆ. ئەمانە ئەوەنە. ئەمانە مێگەلن، مردم نیەن، خەڵک نیەن، مێگەلن. کێ ئەتوانێ خەڵک دروستکە؟ خەڵک ئەتوانێ خەڵک دروستکە. دیسانەوە تکراریەکەم و لەبیرن نەچێ من نەمگەرەکە. تۆ بە تەنهایی لەم کایە سیاسیە بدۆڕیت. ئێشەی گشتیان بدۆڕێنتە کە تووە. و تۆ لەم ئەزمونە تەجروبە بکەی، فێر بووی، لەم قەیرانە بتوانی بیتە دەرەوە.
حدەئەقەل سەر خۆت بپارێزی و حدەئەقەل بەم قەیرانەی کە دروستی ئەەکەی تۆزێ مەردانگی بگەڕێنی تۆ ناوە جامعە تۆزێ. ئەوەی وا لە دەور و بەرت مۆچیاریت و ئامۆژگاریت ئەکا فاسدە بابزانی ئەو حرەکەتەی تۆ ئەیکەی فاسدە بابزانی نایوەی تۆ. قانون یاسا شتێکە وا لە دەسە حاکمیەتە هەر وەختێ مەیلی بوێت تعلیقیەکە هەرو جۆرەی خۆتان تعلیقیەکەن. لە ژێرە ناوە شەرایطە ئەمنیەتی قەیران زروفە ناسک ئەزانی بۆ ئەم نەسیحەتە دەکەم من معتەقدم هەر مەوجودێکی زێنەگ وەختی بگاتە تەنگانە دەست بە هەر شتێکەگری دەست بە هەر شتێکەگری تۆیش ئیستە لەوانەیە دەست بە هەر شتێ بگری. خەریکم نەسیحەتە ئەەکەم تا بتوانی بڕیارت دروستێک بدەی یەک بار بۆ هەمیشە لە خۆت پیاوەتیە بنوێنیت. ئەگەر وێسیاگی بە دیارە گۆزەڵە مشکێ یاخوان نەشکێ گەمەکە لەمە قوڵترە عەلیە خامنەیی قرارە بگۆڕێت ئێوە و ئەقماری گشتی ئەگۆڕێن. بابزانی 2 نەفەر لە لوبنان تێرۆر کریاگن لە سەرانە حیزب الله. بابزانی ئێران ئەعلامەکە داگیسی لە نەفکەشێکی ئیسرائیل دەوڵەتە بریتانیا ئێژێ نەفەرێکی ئێمەتان کوشتگە ئێشێ سزاکەی بدەن. بابزانی مزاکراتە ویەن شکستەخوا زانی بۆ زانی ئەمانە بوو گشتیەکرێ تا عەلی خامنەیی بێژێت جمهوری ئیسلامی کڵاپسی کردە شکستی خوارد تا بتوانێت کوڕەکەی ئاغا موشتەبا بنێتە جێی خۆی. وەلێ بەر لە ئەو بابە ئەمریکا خەریکە هاوکاری ئەکا ئەوانەی وا ئەقماری بوون خۆیان بگۆڕن. یەکێکیان ئەمەسە تۆیکەی یەکێکیان ئەوەی ناوە پارتیە یەکێکیان ئەوانەی ناوە لوبنانن ئشێک ئەم دەسە بڕ بخوا وەلی تۆ توانی بیشێوێنی. بۆیە شێواندن لەلایەنە تۆوە کارتە ئەوڵە کە ئێمە بەر بە عەلی خامنەی یەگرین. کارتە ئەوڵە تۆ ئێشی ئەم فەسادە بشکێنی لە جێگەیەکە حتا ئەگە سەردانیاگە مێڵە مەفت بتکوژن بتخەسێنن مێڵە کارێکە پێ بکەن ڕۆژی 1000 جار ئاواتە مەرگە خۆت بکەی. ئەگەر ئەم 8-9 ساڵە کە سەرۆک بازیت کردگە تۆزی غوروری تێتا دروست کردگە ئەم غورورە حفزکە. مێڵە ئەوان لە پێگەی مەشروعیەت و بێسن خوێنە تۆ مباحکەن تۆ لە پێگەی مەشروعیەت و بێسن خوێنە ئەوان مباحکە. تۆ بەناوە ئینقلاب و بەناوە مردم و بەناوە شەڕەتەکە فەسادە لە بەرامبەریانە بێسە. و لە هێزە خەڵک استفادەکە هەن لەناو ئەم جامعە کەسانێک هەن کە ماستاو چینیەن کەسانێکن کە فەرامۆش کریاگن کەسانێکن کە ژیانیان بێمەعناس ئەو گەنجانەی وە هیچ هیوایەکیان بە ژیان نەماگە هەن ئەتوانی ئینزاریان کەی. یەک نەفەر مقاومەت بکا لە بەرامبەر ئەم فەسادە لەوە زیاتر نییە بە 24 ساعت ئەڕۆخێت هیچ نییەن. ئەوە پیاگ نەماگە ئەنا دەمێکە حکوومەتە حەلیم لە فەسادا ماتەڵە پیاگێ بێ لە قەیەکی پیا بکێشە جێ بێڵێ دەرچن
پیاگ نەماکە گشتی ماستاو چییە؟ گشتی ترسە زاورە، گشتی بێ شەخسیەت کریاگە، گشتی بێ ئێرادەس، گشتی کاولە، پیاگ نەماگە. ئەنا ئەوان دەمێکە ماتەڵن پیاگێ بێت پێلەقەیەکیان پیا بکێشێ جێ بێڵن بڕۆن. دیسانەوە تکراریەکەمە بۆت. تۆ لەم فەسادەی کە دروست کردگە حەسادەتێکی خەڵکی تا بەدەسۆ، وا مردم لە خۆی وە حەسوودە، وا مردم لە خۆی وە قینی تێلە یەکێک تۆزێنانی هەزبی خوا، وا مردم تووڕەس لەم گشتە دزی و فزی و حیزیەی وا ئێوە کردتان. ئەمە تەنیا چەکە تۆز، ئەمە تەنیا چەکە تۆز ئەتوانی قوولەیەکی گەورە بخەیتە ڕێ، هەم خۆت دەرباسکەی، هەم مەجال بەی فرە کەسێک لە بێمەعنایی زندگی دەربێت. ئەم فەسادە لە ناو جامعە ڕەگی دەواندگە، ڕیشەی داگە، دەماری چووگە، ئێژێم دەمارە بەقرتێت. و تۆ ئەتوانیت چونە مردمە فرەیەکی تەوەهمی هەست، فکرەکە تۆ کارە لە دەستی. ئەها لاهورە شێخ جەنگی تۆ 1000 نەفەر 500 نەفەر نیروی مسلحە هەز ناتوانی استفادەی لێکەی، ڕۆڵەی گەرەکە ئیرادەی بوێ بتوانێت لە نیروی ئاوا استفادەکات. من 500 نەفەر نیروی مسلحم وایە گشتانە مەدا لە ئیعدام لە هەرێم بابزانی، ڕۆڵەی گەرەکە و فەرمانە بدات، بتوانێ ئەو بڕیارە بدات و مەسئولە کەلامە خۆی وێت، بتوانێت دەستی دوژمنی بخوێنێت و ئەوێ ئێرادەی تیانە مۆ شتێک گەندەڵی قەبارە بچووکی سوزاکی لەوێ وێسیاگەن پیاگ نێ لە بەرامبەر تا بابزانیت. ئەگەر خۆت بکەیوە پیاگ نێ لە بەرامبەر تا بوێسێت. ئەوە ڕەهبەر گەورە زوا ئەتوانێ سەربازە گەورە دروستکات. ئەوە ڕەهبەر ئێرادە پۆڵایینەوە ئەتوانێ ئێرادەی گشت کەسێ بشکێنێت. تۆ ئەگەر نەسیحەتیان نەکرد ئامادەی ڕەهبەری نەوی لە پڕێکا کەوتیتە ناوە فەسادێک، ئیستە دەرفەتە بێتە دەروتیە. کەسێ فێرتی نەکرد چۆن ڕەهبەر بیت، چۆن لە قەیرانی وا بێتە دەرەوە. پێتان وابوو بە ماستاوکردن و بە فڕوفیشاڵکردن و بە گەورەم گەورە بووگی، گەورەی ئیشە تێتا بقوڵێ بێتە دەرەوە. ئێشێ هەواسە بوایە لە دەوروبەرە چەخەوەرە، ئێشێ بتزانیایە ئەمانەی دەوروبەرە گشتی ماستاو کەرە بێ ئێرادەی درۆزنن، ئێشێ بتزانیە لە ناوە مشتێک کەمتارا زندگی کردن ئێشێ دوو چاویش بۆ پشتی سەرە قەرزکەی، هەر لەحزە ئەتوانن وەکو دوێردک بەدوەڕن. تۆمان تەمەشیە بزانیە و ئیستەیش ئێشێ بزانیت ئەم نەمایشەی بەسەر توێ ئەدەن ڕۆژ لە دوای ڕۆژ ئەوانەی وانە دەوروبەرتا ماستاوە بۆ ئەکەن ئەتوێنۆ وەکو بەفرە کەریخان ئەڕۆنها، ئەمێنەی تۆ خۆت و تەنها. ئەوانەی وانە دەوروبەرتانی وەیان درۆ ئەکەن ئیرادەت ئەکوژن. با بزانی بڕیار 1 نەفەر ئەیداد 20 نەفەر ناتوانێ بە یەکۆ بڕیار بە هەرکەس لە فەساد خۆی وە خەریکە قساکات، لە ترسەکانە خۆی وە لە مەنفەعەتە خۆی وە خەریکە قساکات. ڕاست بۆ تۆ نایژێ درۆکە، تۆ یێژێ بڕیارە خۆت بەی. ئەگەر 500 نەفەر وارە دەورتا لەسەر 50یان حەساوکە، 450 درۆکە، 450 درۆزنە، 450 دووڕووە، 450 هەنریاگە بۆلات با بزانیت.
تۆ بدۆڕێنە چیروانە بارزانی شوا پێکەن دوای ئەوە ئاغا مشتەبای شتێرن لە ئێران وەلێ تۆ بیشێوێنیت لە عەلیە خامنەئیش ئەشێوێت تۆ ئەگەر دەست لە پێ کرد ئەو جار هێزە مەردمیش دێت ئەو جار هێزە مەردمیش دروست ئەوێت هەروە کە حاکمیەت بەناوە وەزعیەتە ئستثنائی و قەیران و یاساکانە خۆی تعلیقەکات ئەم یاسا خەڵکیش ئەتوانێت تعلیقیکە بەدەیان و بە سەدان نەفەرە مسەلح کۆ ئەوێتۆ بۆ ئەمنیەتە خۆی ئیشتە کێ خەریکە یاسا پێشێلەکە هەر بەو یاسا تۆ لەوە نەماگی لە مەحکەمە بیوەی تۆها تۆ لەوە نەماگی کەسێ پشتە بگرێها تۆ یەک کارتە بەدەسەوە ماگە حتا بازیەکە گەرمەشێ بازیەکە نەیەڵی تیا بدۆڕی ئەنا دۆڕیها خۆشاوە حاڵ خوێنێ 24 ساعتی بەسەرەوە بڕوا خۆشاوە حاڵە ئەو ماساوکەرانەی وا ئیرادە لێ ئەگرن تا خاسێ ئەتەزێن و شلوقیان کردگە بە دەور و بەرتا و کاکگیان ئەتپارێزین و قەناسە بۆ دائەنین و دۆشکە بۆ درۆ ئەکەن ئەگەر پیاجی من مەپارێزە بڕۆ پەلامارە پاڤڵ بدە دەی بۆ هاتکی منە پارێزی کێ قەرارە بێت من بگرێت بۆ تۆیان برگەسە جێگەی متهم تۆ ئەم ئتهامتە قبول کردگە چووگی لە خۆت دفاعەکەی تۆ کەوتیتە دفاعکردن حیزە بووگی بابزانی تۆ ناوێ بڕۆیتە لاکە دفاعی ئێشێ پەلامار بەی بۆچی وێسیاگی خەڵک بە ناوی محافزەت کردنەوە دەور و ماڵەکەتیان گرکە و عەدەت قەناسماندانیاگە ئەوە یعنی تۆ گوناباری ئەوە یعنی تۆ دۆڕیاگی ئەوە یعنی عیدەیەک درۆزن هاتگن تۆی دۆڕیاگە گوناحبار ئەپارێزن یەواش یەواشیش وەکو بەفرە کەلیخان ئەتوێن و ئەڕۆنها فقط هاتکن تۆ کارێ نەکەی حتا جەریانەکە گەرمە تۆ کارێ نەکەی دەنا ئەوەی تۆی خۆشگەرەک وایە احتیاجی نەو بێوە تۆ بێژێ ئەڕوێت دەرە ماڵە پاڤڵ ئەیدا بەرە دۆشکە بابیدا بەرە دۆشکە جا چییە بۆ یەکێتی کەم پیاگی کوشتگە بۆ مامە جەلالتان کەمی کوشت بۆ مەگەر ئێوە هەڵەبجەتان نەکرد بۆ مەگەر شەڕ سۆسیالیستان نەکرد بۆ مەگەر نەوشیروان مستەفا وە تەور شوعیەکانی نەکوشت بۆ مەگەر 36 هەزارتان لە بین خۆتان و پارتی نەکوشت ئێوە لە خوێن ئەترسن کورە نانە حەڵاڵ خواردن کەم دەسەڵاتیە بابزانی تۆ نازانی ئەوانەی هاتگنە دەور و بەرم ماڵت خەریکن مەحکومت ئەکەن و تۆ مەحکومی هایتە من بە تۆ ئێژم ئێوە قەبارەی سیاسیتان نییە نافەهمن من کاورازەنگم بۆ داژێ کاپەیمان بڕۆم 2 نەفەر بکوژم هێژم براکەم تۆ ئەگە بکوژ وایی تا ئەد کرد تەیدە منە بۆ چییە دەی من مەتنە ئینقلابی موتکە و تۆ بڕۆ کارە خوات بکە ئیتر بۆ هاتکی تەئید لە منەسێنی ڕێگەت ڕۆشنە ئەلیۆم ئەکمەل دینکم تەواو ئیتر بۆ تێپرس بە منەکەی ئەمانە بۆ هاتگنە دەور و بەرە تۆ لە کێ بپارێزن ئەی بۆ ناڕۆن پاڤڵ بگرن تۆ بۆ ڕوویتە خانەی ئیتهام و قبوڵە کردگەم ئیتهامە دەی تۆ وەختی ئیتهامە قبوڵ کرد یعنی دۆڕیایی یعنی کاورا تۆی بردە خانەی شەک و ئیستەیتر کەس نایەتە پشتە تۆ تۆهمەت وا لە پشتا تۆ لە گیانە خۆت ئەترسی تۆ زاتە نییە لە ماڵەکە بێتە دەر تۆ عەدەت قەناسر دانیاگە نەدەنلێت تۆ دۆشکەت بە دەورە ماڵەکە تۆ دانیاگە نەدەنلێت
ئاغا موحسن تاڵب ڕەحیم گەرەک دەبێ قسە بکەی تا بزانم تۆ هەر حکوومەت ئەناسی و مافیا ئەناسی تەشریف بێرە قسە بکەم پێم خۆشە بێ قسە بکەی ئاغا موحسن بێ بزانم چ کارەی وەزیری گزیری مەسئولی چ کارەی بێ ئەم لاهورە شێخ جەنگی ئێشێ بفەهمێ چ خەوەرە چه کەسانێ وا لە دەوروبەریا ئاغا حکوومەت یاسا ڕێگە بەکارە مافیگەری نادا تۆ چۆن دفاع لە مافیا دەکەیت وڵا هێزە بوێ لەم دنیا هەر کارێک ئەکەیت ئێوە نیە ئیاڵەتە متحدەی ئەمریکا تاڵەبان تێ هەڵدا ئەوە نییە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ساڵە 2000 وتی تاڵەبان تێرۆریستە یاڵەتە متحدەی ئەمریکا کەوتە قەڵەتکردن ئەفغانستانی جێهێشت تەکە تاڵەبانە تەرۆریستا کەوتە مزاکرەکردن ڕۆڵە ئەم دنیا هێز ئەیکە حاڵیتە ئەو یاسا تۆ ئێژیتی هێز ئەیواتە ڕێوە هێزە ئیجرائی ئەیواتە ڕێوە ئەدا حتا بەیانی دانیشە بۆ خۆت یاسا بنووسە یاسا ئەوە ئەیواتە ڕێوە وا قودرەتەوە تەوانە بەسیجە مەردمی هەز حاڵیت بوو یا حاڵی نەبوو کورە بابەجان ئێوە فکر ئەکەن هەنێ ڕەجالەوا لە دەوروبەرتانە فێرە سیاست بووگەن بە ڕوودا و بە کەیبیسی چوار و بە خۆفشۆکردن و فەرشە قەرمەز بە بابە ئامریکا و بە نۆکەریکردن و ئەمریکا لەسەر خەتە و ئامریکا تێت بەڵێ ئەدەکەین قوبوڵ کرد تەشریفی نەهاوت ئومیدوارم دەنگم خراو نەبوو بێت بابزانی لەم دنیا هیچێک لە دەسەڵات و لە ئازادی و لە سەروەری گەورەتر نییە قەیمی خۆمانیان و ماڵە دنیا کاک حامد بێ زەحمەت بێ کامێرا بگرە خۆت نیشان مەدە کاک حامد بێ کامێرا بگرە با دەنگم خاس بوێت بێ کامێرا بگرە خۆت نیشان مەدە کاک حامد یەکێک لە یارانە ئاخێز بێت کامێرا بگرێت کاگاوات دەست خۆش بێستە دەنگ باش بوو کاگاوات بەڵێ گیان دەنگت باشە کاکە پێی ئەو ئاگایە دەوای کامێرای کامێراکەم بۆی هەنار نهاتە سەرەوە و ئاغاوا فەرمایشیە کرد چۆن من گەرەکمە ئەمە بکەم بە پابلیک دیبەیتێک و بیکەم بە تریبوناڵێکی پابلیک لەم سەر و بەندە کە خەلیکە اتفاقاتە ئەکەوێ ئێمە بێ هەڵوێست نییە و نایەڵین بێ هەڵوێستین نایەڵین گەندەڵی چڕ بوێتۆ لەم سەرزەمینە و عیدەیە هەر کارێکەمەی لیان بوێ بیکەن نایەڵین لەم اتفاقە بکەفێ هەر بۆیە ئەوانەی وا خەریکن وا قسە ئەکەن بابێنە سەرەوە بە موافق و بە مخالف بابێن قسە بکەن چون ئێمەی مەردم ناوێ بێ هەڵوێستین ناوێ بوێسین و بێژین بە ئێمە ڕەبتی نییە هەموو شتێ بە ئێمە ڕەبتی هەست ساڵی 1991 ئەگەر ئەم پەیمانە حەیدەریە تەمەنی گەورە بوایە و لەم تەمەنە بوایە سلێمانی بەدەست کەسۆ نێدا هەولێری بەدەست کەسۆ نێدا نەی ئەهێشت ئەمانە قەبارە بترەکێنن وە گەورە بوون نەی ئەهێشت و ئیستە فقط ئێمەین ئێژین عەلیە خامنەئی خۆی ئەگۆڕێ ئینقلاب نییە دانیشن عنتەریات مەکەن ئیستەشن نایەڵین لاهورە شێخ جەنگی بە تەنها بدۆڕێت نایەڵین
لاهور کە ئەدۆڕێ ئێشە تەمامە ئەم حکوومەتە فاسدە جنایەتکارەی حەلیمە بدۆڕێت و ئێشێ مردم بێتە دەرەوە ئەم مردمە ئێشێ غیرەت بیگرێ بێتە دەرەوە و لە مێگەلی دەربێت تا بزانم ڕۆژە تەنگانە تێتە بەرەوە ئەم مردمە لە مێگەلی تێتە دەر وا ساڵە 91 دەمیان داخست ئەمانیانە بەسەر خۆیانەوە سوار کرد وا فەساد سەرتاپەیانی گرت ئێمڕۆ لەو جێگە ئێشێ حزوریان بوێ حزوریان نییە هەر یەک جار لە تاریخا تێتە سوراخ هەر 50 ساڵ دەفعەیە تێت هەر 30 ساڵ دەفعەیە هەلتێت ئەمە ئەو هەلەسە با بزانن ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەرەو گۆڕانە گەورە ئەڕوات مردمیان نەهێشتگە وە خەڵک گشتی فاسد کریاگە تا کە مردم ئێمەمانامین واماگی و ئێمە ئێشێ بیشێوێنین لەمانە پس ئێمە نایڵین لاهور داکەفێ بە تەنهای ئەگەر پیاگوێ و پیاگەتی تیاماوێت نایڵین فقط تاقمە لاهور لە بەینچێ ئێشە تەمامە ئەم فاسدانە گشتیان دەیەکۆ لە بەینچێ و لاهور ئەتوانێ و کارە بکە ئەتوانێ هەوێنە ئەو مەسئلە بێنە سلێمانیە ئەتوانێ بیکە وەلێ با بزانن لەم فاسدستانە پیاگ نایێتە دەرەوە ناتوانن بڕیار بن کاورا دزی کردگە بیخوا بۆیە پیاگێکی تیان نییە بە کەرامەتەوە بوێسێ فەرموو کاک ئاوات پێم وایە بۆ ئێوە گەرەکتانە قسە بکەن فەرموون یان بەڵێ کاک پەیمان من پێم وایە بۆ ئێوە گەرەکتانە قسە بکەن بۆیە سوکوتم کرد نا بۆ قسە من دانیشتم جۆ کرد و شتێکم نەبوو بۆتن کاک پەیمان فقط بۆ کامرام گرت کە دەنگت بێتەوە بان و یاران و جەماعەت کە جوان گرتووە جوان لە دەنگە بێت بەڵێ مەمنونم پس ئێمە هاتین ئەم دیبەیتانە ئەکەین لەبەر ئەوەی مەوزەعە خۆمان مشەخەسکەین ئێمە مردمین و ئەم سەرزەمینە کوردەوارە و لە ئەمر سیاسیە دەخاڵەت ئەکەین و چارەنووسە سیاسیە ئێمە بۆ ئێمە مهمە و ئێمە نایەڵین لە دەمولوت بەسانە خۆمانە بۆ ئێمە ئایندەیە ئێمە دروستکەن ئەمسا لە لاهورە شێخ جەنگی ئەگەر چێوە مردم بەدەسەوە بوێت ئەبێ بە نۆکەرە مردم و ئەبێ بە داردەسە مردم تا لە ناوە داردەسبوون مردم و نۆکەربوون و خزمەتگوزاربوون و تەبدیلبوون بە دانەیەک لە مردم خۆی و ڕابردووی گەندەڵی پاک بکات ئەتوانێ و کارە بکات ئەگەر نەیکا با بزانێ ئەم گەمە قێزەونە دەسی بۆ بردگە سەر و ماڵی خۆشی لە بین دەبات و تا ئەم دەقیقە و بە تەورە مطلق لە بینی ئەوەن و ئەمە چارەنووسە فرە کەسێکە با بزانن چارەنووسی فرە کەسێکە لە بنەماڵەی بارزانیشە بە تایبەتی دارودەسەی نێچیروان با بزانن ئەو ڕاندخۆرەکانە دەوروبەرە عەلیە خامنەئیش هەروان ئالەگراسە کە ئێشێ یەک بار بۆ هەمیشە خەڵک پەیدا بێت خەڵک دروست بکرێت و خەڵک ڕۆڵە خۆی بگێڕێت چۆن ئێمە بێتەفاوتین بەرامبەر بە چارەنووسە سیاسی خۆمان چۆن ئێمە مەجال ئەدەین کاورا ئەگرا کەناراو نییە کاورا بێژە کەناراوە باوکە خۆمە هەر کارێگەکەم ئێمە ئەو دەورانە نەبووین ئێوە بوون بە ئەرباب با بزانن ئەو دەورانە ئێمە نەبووین ئێوە پاڵتان داوە با بزانن ئێمە ئەمڕۆ مەوجودی
ومن ئەم دیبەیتانە بەردەوام ئەکەم با بزانی ئێمە ئیگنۆرێکی مطلقی معلوماتی کریاگی ئەوەی بەدەستی تێرین بە زرنگی خۆمان بەدەستی تێرین پیایتیانیە معلوماتمان لێبە گەشتی ترسیاگە ئەترسی نەوادا کاکە باوە و بیواتۆ من بدۆڕێ دەی مەرگتان خۆش نییە مەرگتان خۆش نییە ناتوانن هەڵوێست بکرێن چۆن لەم سەرزەمینە پیایتیانیە قسە بکات ژنی تیانیە قسە بکات چۆن هەڵوێستان نییە دادەی فڵتەکەرەکانی دەوروبەری لاهور کوانی سەبێت قسە بکەن ئادەی دابێت قسە بکەن یا خەریکی فڕۆفیشاڵکردنن ویدیۆ کلیپە 2 دقیقەی دروستکردن بۆ لاهور بێدەنگیشکان چون ئێرانی لە پشتە کە ئەورای کاون وا جێبەجێی قودرەتە سیاسیەکەی وا بەسەر کودتا و تەوتە ئاسەرەکەوی ئاوا ئێوە نییە هیچێکتان خۆتان بەدەست نەهاوردگە نەبازی سیاسی ئەزانن نەموبارزە ئەزانن نەشۆڕەش ئەزانن نەجەوهەری پیاگەتیتان واپێ نەشەحامەتتان هەست کۆمەڵێ جنایەتکارن وا لە ناو مردمێکی تۆقیاگی فاسدی جیفەیە بە جنایەت خەریکن زندگیەکە بۆ پێتان وایە لە بەرامبەری ئێرادەی پیاە کاتوانە مقاومەتکەنیوە 4 دانە داعشی بۆگەن پەلامارتانی دا و خەریکون دەرەچوو گەشتتان خەریکون دەرەچوون هەرچی شتە لەم دنیا پوڵ نییە بە پوڵ پیاوەتی ناسین مەردانگی ناسین ئێرادە ناسین عزت ناسین کەرامەت ناسینی ناسندرێت بابزانی جۆرئەتی گەرەکە بێت هەڵوێست بگرێ بێژێ من نایەڵم ئەم بازیە خەساری کەموێت و دۆڕاوی کەموێت ئێشێ تەمامە فاسدان بدۆڕێن و تاوانی بدەن گەرچێ ئەوەنە قەبارە بچووکن جۆرئەتیان نییە تەکان پس هەدەف من لەم دیبەیتانەی کە ئەم شەوانە بەردەوامی ئەەکەم ئەوەسە کە ئەمسا لە پاوڵە تاڵەبانی بفەهمێت ئەم سەرزەمینە مەجالە ئەوە نییە ئەو خانەوادەی حەیتەرانی تیا بکەن بۆیە من ئەمانە بەردەوامەکەم لە شەوانی داهاتووشە بابێن تەرەفدارانە پارتی و بنەماڵەی مەسعودە بارزانی بابێن تەرەفدارانە مەسرور بابێن تەرەفدارانە نەچیر بابێن با بزانی لاهورە شێخ جەنگی شەڕێ ئیمڕۆ قەرارە بیکەی شەڕێک کە هەر یەخەت ئەگرێت شەڕێک کە تۆ ئەزانی ئێشێ هەر بیکەی ئێشێ ئیمڕۆ بیکەی نەیخێتە سۆحا ئەوە دەرسە ئەووەڵە سیاسەت و نظامی گەریە دوژمنێک کە ئێشێ تەکیا شەڕکەی و ناچاری شەڕکەی ئێشێ ئیمڕۆ شەڕی تەکا بکەی و نەیخێتە سۆحا
لە شەوانەدا هاتووە ئەوەی تەرەفدارە بنەماڵەی مەسعودە بارزانی مەسرورە بابێت نێچیرە بابێت ئەوەی تەرەفداری پاڤڵە بابێت ئەوەی تەرەفدارە لاهورە بابێت ئەمە ساحەی مردمە ئەمە سەکۆی ئازادە مردمە و ئێمە نایەڵین ئێوە لەم سەرزەمینە هەروە حەیتەران بکەن و بوڕن و بدورن نایەڵین مێگەلیش ڕاحەت دانیشن لە خەسیاگیە خۆیانە فکرکەن فرە زەرەنگن نایەڵینە متفاقە بکەفێ تۆزێ بۆ خۆتان حرمەت قاعلون تا مردم حرمەتتان بۆ قاعل بێت مەی سەلمێنن کە فرە 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 پوچ و کیچن مەی سەلمێنن پیاوی هەڵوێستان بێت تا بزانین ئەم جامعە بەشەریشی واتیە هەڵوێستیشی هەست تەمامە فاسدانە ژێرە ناوە کورد تەواوە ئەوانەی وا ژیانیان لە ئینسان کوشت وا هیوایان کوشت وا معنای ژیانیان کوشت وا ئەخلاقیان کوشت وا حب سەرزەمینیان لە بین برد وا ئینسانیان جیفەیی و مادی و ژیانیان بێمەعنا کرد تاوان بارانە ئەکبەرن و ئەبێ دانە بە دانەیان سزا بدرێت ئەمە دەرفەتێکە وا لەم فەسادستانە وەکو کەمتار کەوتگنە گیانی یەکتری نێڵید داڵە کەرخوەر مەجال پەیا بکەن و دانەدانە یەکتری بخۆن تا تاریکیەکە چڕتر و چڕتر بکەنەوە خۆ خیرەت لە ناوە ئەم مردمە نەماکە بەڵام بێڵن بە ئەم فاسدانە کەونە گیانە یەکتری تا بەشکەمێکێکیان لە حەولە گیانە خۆی تۆزێ مەردانگیش پێت بێ لەگەڵ تۆ ماغەیە لاهور دیسانەوە تکراری یەکەم بووت ئەوانەی دەوروبەری ماڵەکەتیان گرتگە ئەتخەسێنن ئەگەر پیاگ وایە ناڕووی پاڤڵیان بۆ دەگرت با دوو دانەیان تیا وایە پیاگ وایە ڕاستی بکردایە بیدایە لە دۆشتەکەی بڕوایە بیدایە لە دەرە ماڵە کاورا دابزانەمەی برد هاتگن وەختە پێ ئەکوژن کاتە پێ ئەکوژن ئەو ترسێنن تۆ ئیستا چووی دەجێگەی ئتتهام تۆ لە سەرۆکی هاتیتە دەرۆ حەسرە ماڵ کریادی ئەوانەی تێنە دەوروبەرە بەناوە تەرەفدارانە تۆ یەکی تەرەفدارە تۆ نییە درۆکە لایەوە خۆش